لە ئاوێکی تیژ و قوڵ یاری بە چارەنووسی خۆیان دەکەن. ئەم دیمەنانە ڕۆژانە لەسەر زێی بچووک دووبارە دەبنەوە. زۆرجار لە کاتی مەلەکردن یەکتر نوقمی ئاوەکە دەکەن و هێندەی تر مەترسیەکانی سەر ژیانیان زیاتر دەبێت. لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە منداڵێکی تەمەن 9 ساڵان نوقمی ئاوەکە بوو هاوڕێ و براکانی ڕزگاریان کرد. بێگوێدانە ڕێنمایەکانی حکوومەت خەڵکی لە ئاوە قوڵەکان بۆ خۆ فێنکردنەوە مەلە دەکەن. ئەوەش حاڵەتەکانی خنکانی زیاتر کردووە. زانا کارمەندی لیوایەکی پاراستنی سلێمانیە. ئەو ساڵانێکی زۆر لەگەڵ هاوڕێیانی شار بە شاری کوردستان و عێراق دەگەڕێت بۆ دەرێنانی تەرمی خنکاوەکان. تا ئێستا دەیان تەرمی دەرهێناوە. نەبوونی وەشاری تاک زانا بە هۆکاری سەرکی زیادبوونی خنکان دەزانێت. ئەوەی مەلەوان نەزانێرە زۆر خەتەر ئاگادار بە. زۆر جاریش بە نێوزەی بچووک دەگەڕێت و دەچێتە ئەو شوێنانی کە مەلەی تێدا دەکرێت تا لە هەر حاڵەتێکی خنکان فریایان بکەوێت. ئاو ئامانی نییە تکاتان لێ دەکەم هەرچەند مەلەوان بی هەرچەند مەلەوان بی بکەوێت جێیەک هەر دەخنچەی جێیەکی خەتەریات. بەداخەوە دێ لەو ئاوە خوڕە خۆی بە ئاودادا و سەری لێ دەشێ یا ئاوەکە ساردە خوڕە دەخنچێ زیاتر ئەوانن و هەندێکش هەیە ینی بۆ نمونە کەسێک دەکەوێتە ناو ئاو توانای ئەوە نییە بۆی بچی مەچوو. لە بری تابلۆیەک سەدان تابلۆ بە درێژایی ئاوی زەی بچووکدانراوە تا هاوڵاتیان مەلە نەکەن. گەرمەلەش نەکەن ئەوە تاوێک لە پەنای ئاوە تیژە مەترسیدارەکە هەڵدەپەڕن یاخود چێژ لەوە دەبینن بۆ چەند سەد مەترێک ئاوەکە بیان باتە خوارەوە. بەڕێوەبەری شارچکەی تەختە ئاماژە بۆ دەکات هەموو خاوەن کە پرەگەشتیارەکان ناچار کراون کە تابلۆی ئاگادارکردنەوە دابنێن. ئێمە بە درێژایی کە نازەی بچوو کە دەکەوێتە سنووی تەختەقەوە تابلۆمان هەڵواسیەوە بۆی ئەو شوێنانەی کە خەتەرن گەشتیاران مەلەوانی تیانەکەن. بە تاکی دەخۆی زەی بچوو خۆی ئاوەکەی بەخۆڕە ئەمە ژوان دەکات گەشتیار زۆر جارێ لە شوێنێکی تەنکا مەلەوان دەکات بەڵام بەوەی هەر خلیسکانی قاچەوە بۆ شوێنە قوولەکان ئەوە حالەتی خنکان و مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت. زانای مەلەوان لەگەڵ هەر گەڕانێکی بە گوتەی خۆی تکایی لە دایکان و باوکان کردووە بۆ ئەوی ڕێگری لە مەلەکردنی منداڵەکانیان بکەن. بەڵام بەشێک لە باوکان پیان گوتووە لێ گەڕێ با مەلە بکات کەچی دوجار منداڵەکەی خنکاوە. ئامن بەدەیان جار خۆم تووشی مشکلە بوویم بە منداڵەکەم گوتێ بڕۆ دەرەوە باوکی هاتیە گوتی حەقت چێ بەسەرەوە با بخنچێ یعنی خوای بە من گوتیە یعنی دوای ئەوەش کە دەخنچێ نەک ئەوە کەسێشتر دەخنچێ ئەو زەدەرە وڵی نەمانزانی داوای لێبرن دەکەن یعنی تکاتان لێ دەکەم زەرجی دایک و باوکتان مەسووتێنن ئەوەی مەلەوانی مەزبەح وەڵا لەوە دەخنچێ لەو ئاوە دەخنچێ یعنی مەلەوان هەر خۆی ئێستا منش یعنی خەواسم مەلەوانم لەوانەیە بکەوە جێیەک بخنچێم. بە گوێرەی ئاماری وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان تەنها لە 6 مانگی یەکەمی ئەمساڵ 63 حاڵەتی خنکان لە چەم و ڕووبارەکان لا هەرێم تۆمارکراون لەو ژمارەش 13 لە سونووری پارێزگای هەولێر بووە. سەرباری ئەوەی هەموو ڕێو شوێنەکانی قەدەغەکردنی مەلەکردن گیراوەتە بەر بەڵام هێشتا هاوڵاتیان پێ و پابند نابن ئەوەش بە مەترسی دەزانرێت. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا تاق.